بڕیارەکەی دادگای نێودەوڵەتی پاریس لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان و عێراق لە دانوستانی بەردەوامدان و لەگەڵەوەشدا لەسەر پرۆژە یاسای بودجێ 2023 عێراق ڕێککەوتە بوون. من دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم لەم بارەیەوە بەڕێز محەممەد شاکر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. کاک محەممەد ئەم کاتت باش، زۆر سپاس کە بەشداریت لەگەڵم. ئێوە ئەندامی پێشووی ئەو شاندە بوون کە لە هەرێمی کوردستانەوە دەچوە بەغدا بۆ دانوستان و گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراق. هیچ لێک تێگەیشتنێک هەیە لەسەر نەوت لە نێوان هەولێر و بەغدا؟ بەڵێ زۆر سپاس، سڵاو ڕۆز بۆ جەنابت و بۆ بینەران. بەدڵنیایە وەکو ئاشکرایە، یعنی ئێستا پرۆژە یاسای بودجە لە ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە و نێردراوە بۆ پەرلەمان، بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بۆی دەنجی لەسەر بدرێ. لەوێوە بابەتی نەوت کە دائیمەن عوقدە و کێشە، یعنی گرێچێرەی مفاوەضاتە لە نێوان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی، لەوێوە اتفاق کراوە و ئالیەتە تەزبیت کراوە بۆ مامەڵەکردن سەبارەت بە دۆسیەی نەوت. بەڵێ ئەو ڕێککەوتنە کراوە و لەوێوە بە یعنی لە مادەی 13 بەڕوونی باس کراوە کە اتفاق کراوە. طبعا دوای بە تایبەتی دوای دەرچوونی بڕیاری محکمەی ئیتیحادی ئالیەتێک پیادە دەکرێت کە ئالیەت پێی دەڵێن ئالیەتی مەقاسە، یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو پرۆژە یاسە هیچ یعنی نەوت بەعینی تەسلیم ناکە و داهاتەکەشی تەسلیم ناکە لە پرۆژە یاساکە وانووسراوە، تەنها بەڵام اتفاق کراوە لەگەڵ شەریکێکی دەولی متخصص کە هەموو داهاتی هەرێمی کوردستان نەوت ئیداع بکرێتە بنقێک و ئیداع بکرێتە حسابە بنقیەک. ئەو حسابە بنقیە بە ناوی هەرێمی کوردستان دەبێ، بەڵام حکوومەتی ئیتیحادیش مافی چاودێری و بە دوواداچوون بۆ پرۆژەی یعنی پرۆژەی هەناردەکردنی نەوت و فرۆشتنی نەوت دەکات لە ڕێگای ئەم شەریکە دەولیە متخصصە کە اتفاقی لەگەڵ دەکرێت. بەو شێوازە تەزبیت کرابوو لە پرۆژە یاسایی موازنە. طبعا ئێستا کە ئەم بڕیارە دەرکراوە، بڕیارەی بەڵام اتفاق بڕیارەکەی دادگای نێودەوڵەتی پاریس پێت وایە ینی حکوومەتی عێراق بە چ میکانیزمێک لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت؟ ینی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتی کە ئێمە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا ینی بەهۆی ئەو بڕیارەوە هیچ کاریگەریەکی لەسەر دروست نابێ. ئایا بەغدا پابەندی ئەو بڕیارەی دادگا بێت یاخودنا؟ خۆی هیچ کاریگەری نابێت لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کە نەوتی فرۆشتووە پێشووتریش بە یعنی پرۆسەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان شەفاف بووە، لە دیلۆیت هەموو زانیاریەکان هەن و کە داواش کرا شەریکێکی دەولی متخصص چاودێری بکرێ، هەرێمی کوردستان ڕازی بوو و لە پرۆژە یاسای موازنە تەزبیت کرا، کەواتە هەرێمی کوردستان هیچ شتێکی نییە بیشارێتەوە. ئەو داهاتە هەمووی هەژمار دەکرێت. طبعا لە یاسای موازنە و دیاری کراوە نەوت 3,500,000 بەرمیل نەوت ڕۆژانە هەناردە دەکرێت، لە هەرێمی کوردستان 400,000 بەرمیل هەناردە دەکرێت. ئەمە هەمووی لەگەڵ داهاتی ناوخۆییشی هەرێمی کوردستان هەر هەمووی هەژمار دەکرێت. سەرنجام حسەی هەرێمی کوردستان دیاری دەکرێت کە 12.67 لە قانونی موازنەی 2023 هەمان ڕێژە یعنی دیاری کراوە بۆ هەرێمی کوردستان. ئەمە لە داهاتی ناوخۆیی نەوتی و یینانەوتی هەژمار دەکرێت. ئیدی ئەگە هەرێمی کوردستان داهاتەکەی زیاتر بوو لەم ڕێژەیە 12.67 ئەوە زیادەکەی هەناردە دەکە بۆ بەغدا، ئەگەر پێچەوانە بوو بەغدا زیادەکەی دەداتە هەرێم. طبعا خۆی دیارە ڕێژەیەکی زۆر لە خاستەن ئیراداتی عێراق بە گشتیوی هەرێمی کوردستانش ئیراداتی نەوتیە. عێراق 3,100,000 بەرمیل نەوت ڕۆژانە هەناردە دەکە. ئەم ڕێژەیە وا دەکە کە یعنی بڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان بێ لە نەتیجەی ئەم مەقاسەیە. ئەمە ئالیەتە کە بڕیارەکەی دادگای پاریسیش دەرچووە بە هیچ شێوازێک هیچ کاریگەری نابێ. ئەو کاریگەریە موقت کە ئێستا هەیە ڕاگیراوە، طبعا ئەو ڕاگرتنە کاریگەری دەبێ لەسەر داهاتی عێراق بە ئەو کاریگەریە تەنیا بۆ هەرێمی کوردستان نیە بەڕێز محەممەد، بۆ عێراقیشە ینی بۆ تورکیاشە. دەمەوێتەوە بپرسمانی کە ئێستا باز لەوە دەکرێت لە کۆتایی ئەم هەفتەیە دەست بە هەناردێنەوتی هەرێمی کوردستان دەکرێتەوە. ئایا لەم بارەیەوە بۆ چوونی ئێوە چییە؟
بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر یعنی داهاتی گشتی عێراق دەبی خەزینەی دەوڵەی عێراقی وەکو باسم کرد ئێستا عێراق بڕیارە 3,500,000 بەرمیل هەناردە بکات لە زمنیوان 400,000 بەرمیل لە هەرێمی کوردستان هەناردە دەکرێت و حتا بەشێک لە نەوتی کەرکووکیش لە ڕێگای بەندەری جیهان ئەم بۆ ڕێ هەناردە دەکرێت بۆ لە ڕێگای تورکیا ئەمە کە ئێستا هەناردە ناکرێت زیانێکی زۆر بە عێراق دەگەینەوە بە هەرێمی کوردستانی و بە خودیارەکەی من ئەوە بوو ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەست بە هەناردەی نەوتەکاتەوە یاخود چاوەڕێی ڕێکەوتنەکە لەگەڵ حکوومەتی عێراق نەوت هەناردە دەکرێت بەڵام بە دڵنیاییەوە بە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی ئێستا لە گفتوگۆدان بەڵام چۆن هەرێمی کوردستان پەرۆشە نەوت هەناردە بکرێت لایەنی عێراقیش بە هەمان شێواز چونکە ئەو داهاتە موازنەی عێراق بەگشتی یعنی نەوت بەعام بۆ هەموو یعنی کاریگەری هەیە لەسەر موازنەی عێراق بەشێکە لە موازنەی عێراق و حسەی هەرێمی کوردستانیش لەمە دەدرێت لەم بڕە پارەیە ئەمەی کە بە تایبەتی نەوتە ینی داهاتی نەوتی و نانەوتی بۆیە هەم کاریگەری لەسەر عێراقیە و کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیش هەیە و هەردوو لاش یعنی هەنگا لەگەڵ ئەوەن وکار بۆ ئەوە دەکەن بە زووترین کات نەوت هەناردە بکرێت چۆن هەرێمی کوردستان دەیەوێت نەوت بە زووترین کات هەناردە بکرێت بە هەمان شێواز حکوومەتی عێراقیش دەیەوێت نەوت هەناردە بکرێەوە هەردوێنێ کۆبوونەوەیەکە بوو لە نێوان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تیمێکی پێشکەوتوی وزارەتی نەوت بە سەرۆکایەتی وەزیری نەوت و تێگەیشتنیشی یەکجار باش هەیە و بەم زوانە بەڵێ بەم زوانە نەوت دووبارە هەناردە دەکرێتەوە. باشە بەپێی زانیاریەکانی تۆ یان ئەمەوێت پرسیارێک بکەم ئایا ئەم بڕیارەی دادگای نێودەوڵەتی پاریس کاریگەری دەبێت لەسەر ڕەشنووسی یاسای نەوت و گاز کە هەر لە سەرەتای کابینەکەی محەممەد شیع سوودانی ئاماژەی بۆ کرد کە لە ماوەی 6 مانگە یاسای نەوت و گاز بۆ حکوومەتی عێراق دروست دەکەن کاریگەری دەبێت؟ کاریگەریەکی ئەرێنی دەبی لەم ڕۆیەوە کە یعنی هەنگاوەکان خێراتر بکرێن بۆ ئەوی ئەم یاسایە دەربکرێ یاسای نەوت و گاز زووتر بڕیاری لێدرا بۆ ئەسڵەن پێش دادگای پاریس ئەم بڕیارە بداوە لە زووەوە هە لە بەرنامە منهاجی وزاری ماوەیەک دانرا بۆ ماوەی 6 مان کە ئەم یاسایە دەربکرێت طبعا لە حکووماتی متعاقبی عێراقی یەک لە دوای یەک دائیمەن هەرێمی کوردستان داوای کردووە یاسای نەوت و گاز دەنجی لەسەر بدرێت لە پەرلەمانی عێراقی بەڵام لەبەرەوەی لە عێراق هەموو لایەنەکان دەزانن ئەم یاسایە لە بەرژەوەندی هەرێمەکانە ئەم یاسایە لە بەرژەوەندی هەرێمەکانە ئەوانیش زووتر حکووماتی پێشتر بەلام بە مەرکەزیەت و بە سنترالیزم بیریان دەکردەوە لەگەڵ ئەوە نەبوون یعنی دەیانویست حکوومەتی مەرکەزی دەست بەسەر هەموو جونگەکاندا بگە بۆیە نیان هێشت ئەم یاسایە دەربچێت بەڵام خۆشبەختانە ئەو حکوومەتەی ئێستا و ئەتیلافی دەوڵەتی ئەتیلافی ئیدارەت الدەولە اتفاقیان کردووە کە ئەم یاسایە دەربچێنرێەوە کۆبوونەوەکانیش بەردەوامن و پێش ئەم بڕیاری ئەم دادگایە چەندین کۆبوونەوە کرایە لەسەر ئەم دەرچواندنی ئەم یاسایە و یعنی پێشوەچوونێکی باشیش هەیە لە بڕەوە. زۆر سپاس بەڕێز محەممەد شاکر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق سپاس لە هەولێرەوە لەگەڵم بوویت.